بەڕێزینە ئێمە دیارە لەسەر ئەنجامی ئەو هێرش و پەلاماردانە کیمیاویانەیە کە ئێستا لە باشووری کوردستاندا تەواو ژینگەی کوردستانی وێران کردووە، جاندارەکانی وێران کردووە، ئاو کانیاوەکانی وێران کردووە، هەمووی پیس کردووە، ژینگەیەکی زۆر ناتەندروست، گوندیەکانمان تووشی چەندین حاڵەتی ناهەموار و دژوار بووە لەسەر ئەو دۆخەی کە هەیە. بەهۆی ئەم هۆکارانەوانەیە کە ئێمە هاتینە بەردەمی UN دوێنێ خۆم هاتوومت ئێرە داوام کردووە کە سبەینە یاداشتێکمان هەیە دێنە ئێرە. لە ڕاستیدا ئەو بەڕێزەی کە لێرە بوو باش منی ئاگادار نەکردوێتەوە کە ئێرە مەرکەزی سەرەکیان نیە، بەڵام بەرحاڵ ئێمە هاتین و ئێستا کە پەیوەندیان کرد مەرکەزی سەرەکیان خۆشحاڵ نین بەوەی کە ئەو بەیاننامە ئەو یاداشنامەیە لێ مۆرگرن. بۆیە ئێمە بڕیارماندا یاداشنامەکە لێرە خوێنینەوە، دوایش لەسەر ئەم زەویە لە بەردەمی ئەم بەشەی UN-دا لێرە دایدەنێن و یاداشنامەکە دەخوێنینەوە. بەکارهێنانی چەکی کیمیاوی لە سەددامەوە بۆ ئەردۆغان بۆ بەرپرسانی ڕێکخراوە نەتەوە یەکگرتوەکان لە سلێمانی و هەرێمی کوردستان و کوردستانی عێراق، بۆ ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیاوی لە هەرێمی کوردستاندا، بۆ ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانی، بەڕێزان ڕێکخراو لایەنە پەیوەندیدارەکان. ئێمە وەک خەڵکی هەرێمی کوردستان بەڕوونی و ئاشکرا دیارە و دەبینین کە دەوڵەتی تورکیا لە شەڕی دژ بە گەلەکەمان و بەتایبەتتر دژ بە شەڕەوانانی ئازادی خراپترین چەکی کۆمەڵکش بەکاردێنێت، کە ئەمەش ڕێگە پێدراو نییە لە ڕووی یاسایی نێودەوڵەتی و نێودەوڵەتیەکان کە جینۆسایدی گەلەکەمان و ژینگەکەمان دەکات. بۆیە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەم تاوانەدا چاوکراوە و خاوەن هەڵوێستی بەرپرسیارانە بێت. بەکارهێنانی چەکی قەدەغەکانی کیمیایی هەر تەنیا دژی گرێلەکان نییە، بەڵکو لە ناوبردنی ژینگەی کوردستانە و بەدارستان و گشت زیندەوەر و خشۆکەکان و باڵوندە و وشکردنی کانیا و ژەهراویکردن و خاک و پیسکردنیان. چۆن لە ڕابردوودا ئەتاتورک لە دێرسیم چەکی کیمیایی و سەددام لە هەڵەبجا سەردەشت دژی کوردی سڤیل بەکاری هێنا، ئەوە دوور نییە لە داهاتوودا دژی کوردان بە تایبەتی و گەلانی عێراق بەگشتی بەکاری بێنێ، ئەو چەکە قەدەغەکراوە بەکاربێنێت. ئەو کات عێراق و کوردستان دەبێتە کەمپێکی پڕگاز و ژەهراوی بوون و پڕ نەخۆش و پەکەوتە و زوو دۆڕمانی ئابووری و کۆمەڵایەتی بۆ خۆی دێنێ. بەڕێزان بەرپرسانی ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکان بەبیرتان دەهێنینەوە لە کیمیابارانی سەردەمی دیکتاتۆر سەدام حوسێندا گەلەکەمان چەندین قوربانی ئەم هێرشە کیمیاییدا و تا ئێستاشی لەگەڵ بێت نەخۆش و بریندارەکانی سەردەمی جەنگی عێراقیران دەتلێنەوە بە چارەسەرکردنەوە. بۆیە پێویستە ڕێکخراوەکانتان بە تایبەت ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیاوی کە بەڕێز فرناندۆ ئاریاس بەڕێوەبەرێتی بێتە سەرخەت جۆ لە داواکاریەکانمان بگرێت. ئێمە پێویستە تیمە تایبەتەکانتان سەردانی ئەو شوێنانە بکات کە ئەم چەکەی تێدا بەکار هاتووە. جارێکی تر بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکیا و نایاساییە و هیچ پێوەرێکی نێودەوڵەتی قبوڵی ناکات. بۆیە پێویستە لێپرسینەوەی لێ بکرێت و ئەم قڕکردنەوە و دەستێوەردانە بۆستێنرێت. ئەم ڤیددیوانەی لە سۆسیال میدیا و ڕاگەندەکان بڵاو بوونەتەوە دۆکۆمنتێکی حەشاڵ نەگرە ڕوون و ئاشکرا دەری دەخات کە چۆن نامرۆڤانە ئەو چەکە قەدەغەکراوە بەکاردێنرێت. بۆیە پێویستە نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیایی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەدەنگ بێن، بەدەنگی داواکاریەکانمانەوە بێن. کۆمەڵێک هاوڵاتیان و ڕێکخراوی لایەنی چالاکی مەدەنی لە سلێمانی 23 دەی 2022.